چالاکیێکی لەم جۆرە کە ساڵانە پێویستەکە هەبێ بۆ دایکان و باوکان و مناڵانی ئۆتیزم، چونکە ئۆتیزم ئاشنا بکەین بە هەموو خێزانەکان بزانن کە معانات و گرفتەکانی مناڵانی ئۆتیزم و خانەوادەکانیان چییە. ئێمە وەکو سەنتەری ئۆتیزمی سلێمانی ئێمە چەند بەشێکمان هەیە بە دەر لە چالاکیەکان تەنها لە ڕۆژێکا کوی بکەینەوە. ئێمە مامۆستای هونەر و وەرزشمان هەیە، بۆیە خۆی ئەبینێتەوە لە ڕۆژانە ئەو کاریان لەگەڵاکرێ. مەسەرەن هەندێک لە مناڵەکان توانایان هەیە بەهرەیەکی زیادیان هەیە کە ئەتوانن وێنە بکێشن، هەندێکیان وەرزش بکەن، هەندێکیان لە بیرکاری، یعنی بەپێی ئاستی مناڵەکە ئێمە چالاکی بە مناڵەکانی ئۆتیزمەکەین. سوپاس بۆ خوا دایکان و باوکانی مناڵانی ئۆتیزمی سەندەر بە متمانەیەکی زۆرەوە کە مناڵەکانیان هەر بەهرەیەکیان تیابێ هاوکارمان بوون و یارمەتیمانەدەن و پێمان ئەڵێن کە لەو بوارەیە لەو بابەتەیە ئەو مناڵە توانای هەیە. ئێمەش بەپێی ئەو بەهرەیە ئەو مناڵانە کە هەیەە ئێمە کاریان لەگەڵاکەین. نزیکەی 31 مناڵ بەشداریان کردو ئەمڕۆ بە بۆنەی یادیەکی شەشە ڕۆژی جیهانی مناڵانەوە. ئەو مناڵانەی کە حەزیان بە هونەر هەبووە ڕاهێنەرەکان هاوکاریان زیاتر و هەروەها مامۆستای هونەرەکەشمان دەستی خۆش بێ کاک ئاری نەشی ساغ بێ بەڕاستی پێیانەوە هیلاکە توانیوێتی هاوکاریان بێت کە نزیکی 150 وێنەیان دروست کردووە. ئەو مناڵانە زیاتر دروستیەکەن کە مێشکێک و دەروونێکی ئارامتریان هەیە و ئێمەش خۆمان هاوکاریانە بین دروستیەکەن و ئیتلەم پێشانگایە هەڵمانواسیون بتوانن ئیشەڵا ئیسفادەیەکیانە بێت و بەردەوام ئەبین لەگەڵیان ڕۆژانە ڕاهێنانیان لەگەڵەکەین و تێبینیانەکەین کام مناڵانە زیاتر حەزیان بە وێنە کێشانە، حەزیان بە ئیشی دەست بێ هاوکاریانەکەین و ڕاهێنەرەکانیش بۆ پڕی توانای خۆیانەوە فترە دەوریان بۆ کرێتەوە یارمەتی مناڵی ئۆتیزم بن ڕاهێنانیان لەگەڵا بکەن و سەنتەرەکەش ئەلحەمدولیلا نەتیجەی باشی هەبووە، مناڵی چووە بۆ ڕەوزە، چووە بۆ مەکتەب. الحەمدولیلا هەم ڕاهێنەرەکان هەموو دیرەکە زۆر هاوکاری خێزانەکان و خێزانەکان شاکاری ئێمەن. سەنتەرەکەیمە خۆتان نەزان سەنتەرێکی حکومیە، بەڵام بە ڕێژێکی باش هاوکاری مناڵەکانەکە ئەو مناڵانەی کە ئیشی دەستیان خۆت وێنە کێشانیان باشە و تەبعەن بە دەروونێکی هادێترەوە ئەوانە ئەکەن، هەموو مناڵێک ناتوانێت توانای ئەوەی نییە و ڕاهێنەریش لەگەڵیان هاوکارە و مامۆستای هونەرەکەش هاوکاریانە بێت و بە وێنەکانیشانە ئەزانی کە کام مناڵە ئەمە دەرونی هادەئە یاخود دەروونێکی توندی هەیە یان دۆخی ناجێگیرە، وێنەکە کاردانەوەی دەرونی مناڵەکەیە. کەم تا زۆر ئاسەنگی بۆ ئێمەش زۆر دروستە بێت لەبەرەوەی بەهۆی نەهاتنی موچەوە و ئەو کارمەندانەی کاریتیاکەن هەمووی توانێکی محەدەدیان هەیە کە موچە نەبێ ماوەیەکی زۆر دواب بکەوێت. ئێمەش ئاسەنگمان بۆ دروستە بێت جاری وایە لەبەر مناڵەکان زیاتر جهودێکی زیاترەکەین، قوربانی زیاترین هەم بە داوامکردن هەم بە چالاکی و ئیشکردنەکان لەگەڵیان، بەڵام و لەگەڵەوەشە هاوکاریان بووین بەپی توانە جاری وا بایکۆتمان کردو لەبەر مناڵەکان هاتووینەتەوە، بەڵام لەگەڵەوە شەهر یارمەتی دەریان بووین کە کەمترین کار لە ماڵەوە بن.